ئەم کەیسەی بە بەشداربازیانی ئەبوو بە پێی یاسا ئەو ڕێکارانەی لەگەڵ بگیرایەتە بەر وەلامان کاتیشە بە کەفالت ئازاد بکرێ هەتاوەکو ڕۆژی دادگاییکردنەکەی ئەوەی کە ئەیبینم لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامە نووسانە لە زۆربەی کاتە بەڕاستی شێوازەکان مامەڵەیەکی وەک چۆن ئەڵێ یاسایی نییە. ئەگەر نمونەی ئەم کەیسەیە کەیسی هەندێک لەو کەیسانە بێنینەوە سێرەکەی تۆ بە پێی یاسای ژمارە 35 هەرێمی کوردستان کە یاسایەکی زۆر جوان بەرهەم هێناوە ئەو یاسایە دەڵێت کاتێکە تۆ ئەتەوێ ڕۆژنامە نووسێک دەستگیر بکەی لەسەر کارێکە کردوویەتی کارێکی ڕۆژنامەگەری کە تۆ پێی ناڕازیت ئەبێ سندیکە ئاگادار بکەیتەوە نابێ هەڵبکوتیتە سەری و ئەب نابێت کەلوپەلەکەی لێ بسەندرێت دۆکیومنتەکانی لێ بسەندرێت پێش ئەوەی دادوەر بڕیار بدە. بەڵام ئێمە لەم کەیسا ئەبینین و لە کەیسەکانی لە هەندێک لە کەیسی تریشا سێرەکەی ڕۆژنامە نووسەکە پێش بێ ئاگادارکردنەوە هەڵکوترانە سەر دەستگاکەی کەلوپەلەکانی ئێمە بەڕاستی ئەم کەیسەی بە بەشداربازیانی ئەبینین مەسەلەن چەند ڕۆژێکە کە لە زیندانایە ماوەیەک هەفتەیەکە زیاتر لەوانەیە ئەمە ئەبوو بە پێی یاسا ئەو ڕێکارانەی لەگەڵ بگیرایەتە بەر وەلامان کاتیشە بە کەفالت ئازاد بکرێ هەتاوەکو ڕۆژی دادگاییکردنەکەی مامەڵە لەگەڵ کەیسی ڕۆژنامە نووسانە یاسامان هەیە پێم سێرا گەڕینەوە بۆ یاسای سزادانی عێراقی هەندێک جار ناڵێم هەموو جارێک سام بەداخەوە هەندێک جار پەنا گۆڕینی یاساکە بۆ بەلا ڕێیابردنی کەیسەکانە.